کات دەگەنی ئەوە بیسوڕێنی يعني ناكشي متاكين ودانا اتمنى وادي انا تابع يعني خليكم هل من براوة سەربانگهێشتی سنتەری واو لەگەڵ پەروەردەی گەرمیان خولێکی تایبەت بۆ بەڕێوەبەرانی باخچەی منداڵان لەم دەڤەرە کراوەتەوە لەم سنتەرە و منیش وەکو دەروونناسێک بەشدارم لە پێشکەشکردنی بابەتەکانە بۆ بەڕێوەبەران و مامۆستایان لەسەر گەشەی هەست و هزری ئەو منداڵانە و ڕۆڵی یاریەکان و شێوەی بەکارهێنانیان و ڕێنماییکردنیان لەلایەن مامۆستایانەوە هیوادارم بتوانین لێرە شتێک بکەین و بەرەو گەشە هەنگاوێک بن. زۆرتر من لەگەڵ پەروەردەکارەکانە و تکنیکەکانی پەروەردە و دەروونناسی پەروەردە کە ئەوانە بێ بەرچاوی بکەن وەختێتەکی منداڵەکانە مامەڵەکەن ڕۆڵە بین و منیش بابەتیان پێشکەشەکەم وەلێ بڕوان ناکەم جیاوازیەکی زۆر ئۆتۆ لە نێو منداڵەکانە بێت جیاوازیەکان لە تەمەنا دروستە بێت ئەنا منداڵەکان وەختێتێنە دنیا هەمویان لێکەچن کولتوری پەروەردەکارەکە جێگەی پەروەردەکردنەکە کەرەسەوە ئەلعابی پەروەردەکردنەکە منهەجەکان جیاوازیەکان دروستەکات ئەنا هەمووی مناڵەکانی دنیا لە 6 مانگانە دیان دەرەکەن هەمویان لەبەرە دائەنیشن لەولا ڕێیەکەن هەمویان لە 6 ساڵانە دیانیان نەکەوێت لە تەمەنێکە هەمووی ئینسانەکان بەرەو بلوغەچن جیاوازیەکان هەرچێ مناڵەکان لە خواردتر بێت کەمترە و چون ئەمە بۆ ڕەوزەس بڕوان ناکەم جیاوازیەکی زۆر تایبەت بێت بێژین کوێ باشتر یا کوێ لاوااسترە هەستەکەم هەروەکو یەکون ئەم یاریانە ڕۆڵێکی زۆر گرنگە بین هەم لە پەروەردەکردنی مناڵە هەم لە دروستکردنی توانای بیرکردنەوە و بەرەبێدانی توانای ژیریانە هەم بۆ پاراستنی مناڵ لە زۆرە لەو گرفتانی کە لە ئەمڕۆیە هەن لە ڕێگەی ئالوودەبوونیان بە تەکنەلۆجیا و بە شاشەدیرەکەکانەوە ئەم یاریانە چارەسەرێکی زانستی سەلمێنراون کە ئەتوانن یارمەتی باوکودایک بن بۆ ئەوەی زیاتر پەیوەندەکانیان لەگەڵ مناڵا بەهێزکەن لەلایەک و لەلایەکی تیشەوە مناڵ دوور بخەنەوە لەو شاشانەی کە هەیە و لەلایەکی تیشەوە پەرە بە توانای بیرکردنەوە و کارکردنی پێکەوەی و لێهاتووی کۆمەڵایەتەکان لە ناو مناڵ لە نێوان خودی مناڵان خۆیان و مناڵان و خانەوادەکانیان نابدەن.